دووبارە پەیوەندە سەربازیەکانی هەرێمی کوردستان و عێراق بەرەو گژی ئاڕاستە دەگرن. ئەمە ژاوکاتە لەگەڵەوەی تا ئێستا پاڵنەری بێزنێ بۆ دەستپێکردنەوەی گفتوگۆ لە نێوان هەولێر و بەغداد. شەوی چوارشەمە شانەی ڕاگەیاندنی جەنگی سوپای عێراق ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە و ئاماژە بۆ دەکات پێشمەرگە پاشەکشەی کردووە لە ڕەشنووسی ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغداد. لە بەرامبەردا وەزارەتی پێشمەرگە لە ڕاگەیەنراوێکدا وەڵامی فەرماندەی ئۆپراسیۆن ناوبەشەکانی عێراق دەداتەوە و ڕایدەگەێنێت هێزی پێشمەرگە لە شوێنی خۆی بەرگری لە ئیرادە و شکۆی ملیۆنان ڕۆڵەی گەلی کوردستان و ژیان و مڵک و ماڵ و شەرەفیان دەکات، جەختیش لەسەر دانوستان دەکاتەوە. ڕاگەیەنراوەکەی وەزارەتی پێشمەرگە لە کاتێکدا بوو حکومەتی هەرێمی کوردستان هەر هەمان شەو پێشوازی لە دەست پێشخەرەکەی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق بۆ دابینکردنی شایستەی دارایی مۆچەخۆرانی هەرێمی کوردستان کە ژمارەیان دەکاتە 1,242,471 موچەخۆر. بڕی پارەکەش مانگانە دەکاتە بڕی 897 ملیار و 500 میلیۆن دینار. سەرباری ئەوانش ئێوارەی دوی تشرینی دووەم دادگای فیدراڵی عێراق داواکەی عەبادی بۆ ناساندنی ڕیفراندۆم بەنا دەستوری ڕەت کردەوە بەهۆی ئەوەی گوێ لەلانی یەکەم کە هەرێمی کوردستانە نەگیراوە، وتی ناتوانین بڵێن ڕیفراندۆم نادەستوریە. بەڕای چاودێرانی سیاسی لە دوای هێوربوونەوەیکی کاتی لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا دۆخەکە ڕوە و گرژی ئاڕاستە دەگرێت بۆ پێی چی هەنگاونراوە تا ئێستا تەنها ڕاگررتنی شەڕ سەرکەوتوو بووە لە دانوستانەکان و زۆرینەی هەنگاوەکان نە عێراق ئامادەی وەکو لانی بەرامبەر دانوستان بکات، نە هەرێمیش ئامادەیە تەسلیمی مەرجەکانی بەغداد ببێت وەکو دۆڕا و ملکەچ بکات. چاودێران جەخت لەسەرەوە دەکەنەوە وەستاندنی شەڕ و گەڕانەوە بۆ هێڵی 36 ئێستا جۆرێک لە پاڵپشتی بۆ هەرێم دروست کردو لەلایەن هاوپەیمانانەوە کە ئەگەرێکی لاوازە بەغداد بتوانێت ئەو هێڵە بترازێنێت. بەڵام هێشتاش مەترسی شەڕ لە ئارادایە، چونکە هێزەکانی پێشمەرگە بەردەوامن لە قایمکردنی سەنگەرەکانیان بەرەو ڕووی سوپای عێراق بە پێی وتەی سوپا سالاری پێشمەرگەش بێت بەرگری لە هێرشەکان دەکەن. ئەمە جگەلەوەی سوپای عێراق و پێشمەرگە نەگەیشتن بە ڕێکەوتنی کۆتایی. تاسا عەبادی بە فەرمی ئۆپراسیۆنی چەسپاندنی دەسەڵاتی مەرکەزی هەڵنەوەشاندووەتەوە کە 16 تشرینی یەکەم دەستی پێکردووە و تا ئێستاش بەردەوامی هەیە. بە پێی وتەی موفەق ڕوبەیعی ڕاوێژکاری پێشووی ئاسایشینەتەوەی عێراق پێشمەرگە و کورد دەستی بە سوپای عێراق دەکەن، نایانەوێت دۆسیەکان یەکلایی ببنەوە و دەیانەوێت شەڕ بکەوێتە زستانەوە.